حوتەوانە ناونیشانی یەکەمین چالاکی مۆزەخانەی هەوریە کە بە هاوکاری ویم فاوندیشن لە شاری سلێمانی دیبێتێکی بە ناوی ئافرەتان شارستانیە دروست دەکەن لەو بارەیەشەوە لێپرسرا و ڕێخەری ئەو چالاکیە باسی لە گرنگی ئەنجامدانی ئەو جۆرە چالاکیانە کرد. بەڵێ زۆر بەخێر بێن، زۆر سپاس کە بەسەرتان کردینەوە. چالاکی حوتەوانە کە بۆ ئافرەتە درۆشەکانی مێژوو ئێستا ڕێکخراوە سەر بە پرۆژەی هەوریە مۆزەخانەی جوڵاوی هەوری. لەم ئیڤێنتەیە مەبەستمان ئەوە بوو چاو بخێنە سەر ئەو ئافرەتانەی کە لە مێژوو زۆر سەرکەوتوو بوون و داهێنانیان کڕۆناوی خۆیان نێشتۆتەوە بۆ هەزارەها ساڵ، ئەو ئافرەتانشی کە ئێستا خەریکن مێژوویەک دروستەکان. جا بۆ مەبەستە پانەڵێکمان ڕێک خستە بوو بۆ چوار ئافرەتی زۆر بەڕێز و سەرکەوتوو وەکو خاتو ئەمەل جەلال، خاتو شاناز جەمال، خاتو سرۆ، خاتو باخچە، بۆی بتوان دیبێتێکەن و بتوان زیاتر باسی ئەو شتانە و سەرکەوتنەکانیان کەن بۆ گەنجان. دواتر چالاکیەکمانە بێت ناو مۆزەخانە سوڕانەوە بەناو مۆزەخانەیە و باسی چیرۆکە سەرکەوتەکانی مێژوو هەندێک ئافرەتی تری سەرکەوتووی ئێستا و لە هەمان کاتە کۆمەڵێک ئافرەت دەسڕەنگین و چالاک توانیوە کۆمەڵە ئیشی خۆیان دروستکەن و هاتوون لێرە ئارز دەکەن بۆی خەڵک بیبینێ زیاتر. لێرەشە لەگەڵ ئینستیتوتی کەلەپوری کووردا بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە هینێکی بڵێن ئارزێکی وێنەمان هەیە کە لەوێ باس لە جلی نەتەوە جیاوازەکانەکات لە هەمان کاتە گۆرانیە کوردی کۆنەکان کە لەوانەیە هی ئافرەتە مەسیحی و کورد و ئاشووری و کلدانی ئەوانە هەمویان بێت. جێ ئاماژەیە لەو چالاکیەدا کۆمەڵێک لە کچان و ژنانی دەزڕەنگین کارە دەستیەکانی خۆیان نمایش کردبوو. لەلایەکی تریشەوە چەند نمایشکارێکی کورد بە جلوبەرگی نەتەوە جیاوازەکانی کوردستان و عێراقەوە لە هۆڵەکە ئامادەییان هەبوو لەبارەی جلوبەرگەکەشیانەوە دەدوان. ئەم جلە تایبەتە بە سریانیەکان کە کوردی جێنشینی نیشتەجێی ناوچەی نینەوا و مووسڵ بوون، ئێستاش ماون لەو ناوچانەیە. جلەکەیان پێکاتووە لە چوار پارچەیەکەمیان ئەو کراسەیە، پاشان ئەو کەواکە، لە دوای ساڵتەیەک و ئەم کۆڵوانەیە. تقریبان جلەکانیان ڕەنگە و زۆر ینی پارچەی زۆری لەگەڵایە بۆ شەیە. بێگومان دڵخۆشم چکەن ناوچەکانی کوردستان هەمووی مۆرک و جلوبەرگی تایبەت بەخۆیان هەیە. حەزەکەم ئەمە لە ئیڤنتی ئەوهەیە ئەم جۆرە جلوبەرکانە زیندوو بکرێنەوانێ بۆی بزانین ئێمەش ئاشنا بین کە چەند ناوچە جیاواز هەیە لە کوردستان و هەرێک و تایبەتمەندی و ینی جلوبەرگی خۆیان هەیە. من بە جلی ڕەسەنی کوردی ناوچەی سلێمانی کە ناسراوە بە جلی حەبسە خان، ئەویش مۆرکی کوردە و جلێکی ڕەسەنی کووردە لەبەری کردووە، بۆ جلە بەشداریم کردووە. اینجا ئەم جلە کەڵاو سەر و کەڵاو بەست و کۆڵوانە و ئەم شتانی لەبەر کردووە. زۆر دڵخۆشم چکە ئەمە جلی ڕەسەنی کووردە، هەمومان بەم جلە ئەناسرێنەوە. یەکێکە لە سیماکانی کورد، ناسینەوەی گەلی کورد، نەتەوەی کورد جلوبەرگی خۆیەتی، هەر نەتەوەیەک تەمان جلوبەرگێکی تایبەت بە خۆی هەیە. نەتەوەی کوردیش وەک هەر نەتەوەیەکی تر ناسراوە بەم جلە و بەشێکە لە مۆرکی ئەو نەتەوەیە. بەشێکی تر لە چالاکیەکانی حوتەوانە پێشکەشکردنی دیبێتێکی تایبەت بوو بە ژنانی سەرکەوتوو لە بوارەکانی خۆیاندا و قسە و باسکردن بوو لەبارەی دۆخی ژنان و ڕێگاکانی سەرکەوتن و کاری ژنان لە ناوەندە جیاوازەکاندا. لەو بارەیەوەشەوە هەرێکە لە بەشداربوانی دیبێتەکە تێڕوانین و سەرنجی خۆیان لەبارەی ئەو پرسانەوە پێشکەش بە ئامادەبووان کرد. دڵخۆشم بۆی کە کورسات هەموو کاتێ پاڵپشتی لە ژنانی کردووە لە هەر چاوپێکەوتنێکە یا لە هەر چالاکێکە کە بەرامبەر بە ژنان ئەکرێت لە کۆمەڵگەی کوردیا. بێگومان من و باخچەگیانش وەکو پێشکەشکار و ئامادەکار و توانیمانە کاریگەر بین لەم ساڵدا بە پێوەی کە توێژینەوەیەکی زانستی لە شوێنێکی ئەکادمی لە زانکۆی سلێمانی کە ڕاپرسیەکیان کردووە لەسەرەوەی کە کاریگەر
باشترین بەرنامە چ پرۆگرامێکە دڵخۆشم بەڕاستی بۆی کە بەرنامەی بنەوشە دەرچووە لە میدیای کوردیا بێگومان ئێمە بە ئامانجی خۆمان گەیشتون لەسەرەوەی کە هەرچەنە هەموو کاتێ بەردەوام ئەبین بەڵام دڵخۆشم بۆی کە توانی بێتمان ئەگەر بە وشەیەک بێت ئەگەر بە بڕگەیەک بێت ئەگەر بە تەوەرێک بێ ئێمە بۆ میوانە ئازیزانە کە هێناومانەتە ناو ستۆدیۆی بنەوشەیە خۆمان ڕۆشتون بەلە توانی بێتمان کە کاریگەریەکی ئەرێنی لەسەر خێزان و بە تایبەتی دایک ئێمە بتوانین کاریگەری بکەینە سەریان ئەمڕۆ باس لەو پلانانەمانەکەین کە چ پلانێکمان ئامادە کردووە بۆ ئەو کچانەی کە بە تایبەتی کە دێنە بواری میدیاوە کە کار لە بواری ڕاگەاندنەکەن ئەرکێکی زۆر قورسی هەیە یعنی کە تۆ بڕوانیتە ئەوەی کە کچێک هەروە بۆ پێوەرەکان تەنها ئەبێ جوانی بن بۆ پێوەرەکان ئەبێت تەنها لە شولارێک بن بەداخەوە کە نمونونەکان ئەبینن ئەوەش پێویستە من نەماوتوە من پاڵپشتی لەو کچانی شەکەم کە ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان خۆیان پیشان بن بەڵام نەک ئەوەی کە تجارەتێکیان بەرامبەر بکرێ یان بازرگانیەکیان بەرامبەر بکرێ من پێم خۆشە لەوەی کە زۆر ئاستەنگ هاتووەتە بەردەمی ئێمە زۆر جار هەبووەکە بەرگریمان لێ کراوە لەوەی کە کار بکەین زۆر جار ڕوبەڕی قسە و قسەڵۆک و تەلیقی ناخۆش ئەبیتەوە بەڵام ئێمە قەت گوێمان نەیاوەتێ هیچ کاتێک گوێمان نەیاوەتەوەی کە بەردەوام بین لە کارکردنمانە ئێمە ژەمڕۆ کۆمەڵێک لەو شتانە باسەکرد بەشداریکردنمان لە دیبێتێکی وایە بە دڵنیایی ئەوانێ نازام چۆن وەسفی بکەم هیوادارین توانی بێتمان لە ئاست ئەوەیە بین کە کۆمەلگا بە ئاراستەیەکی باشترا بڕوە ئەگەر لە ڕێگەی میوانەکانمانەوە بێ لە ڕێگەی تەوەرەکانەوە بوو بێ لە ڕێگەی ئەوە ببێت کە توانی بێتمان کارێکی باش بکەین و خزمەتێک بە خێزان و کۆمەلگەی کوردی و بە تایبەتی ژنانیش لەم کۆمەلگەی بکەین ئەمانەوێت باز لەوە بکەین کە هەموو ژنێک لە ژیانیا ئامانجێکی هەیە هیوادارین بتوانێت بۆ ئامانجەی خۆی بگا بۆ حەز و ئارزوی خۆی بگا بە ئاراستەیەکی باشە بەڕاستی کە پێویستەکە کە تۆ شتێکت هەبێ پشگیری خێزان زۆر گرنگە کە یارمەتی دەرت بێ ئەزمموی کەسانی چواردەوری خۆت وەکو ڕێنماییەک وەربگری بۆ ژیانی خۆت هیوادارین ئەو کەسانەی کە حەز بە کاری ڕاگەیاندنەکەن تەنها ئەوە نەبێ بۆ خۆ دەرخستنێک بێ بتوانن پەیامێکی باش بە ئاقارێکی باش بۆ کۆمەلگای کوردی ئاراستە بکەن.